بەیان و یادداشتنامەیەکی تایبەت بۆ ڕای گشتی هەرێمی کوردستان و عێراق، هەرسێ سەرۆکاتەکەی عێراق و هەرێمی کوردستان، پەرلەمانی هەرێمی کوردستان و ئەنجومەی نوێنەرانی عێراق، ئەنجومەنی ئاسایش و نەتەوەیەگرتوەکان و نێردەی نەتەوەیەگرتوەکان لە عێراق، قونسڵخانە و باڵێزخانە و نوێنەرایەتی وڵاتان لە عێراق و هەرێمی کوردستان و کۆمکاری عەرەبی. ئێمە وەک بەشێک لە ڕۆشنبیران و کەسانی سیاسی و ئەکادمی و ڕۆژنامەنووس لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەمڕۆ 2 حوزەیرانی ساڵی 2022 لە هاوینهەواری مێرگەپان کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری کراوەمان سەبارەت بە دۆخی هەرێمی کوردستان و ئەو مەترسیانی کە هەن لەسەر داهاتووی هەرێمەکە لەلایەکی ترەوە هێرش و لەشکرکێشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر سەروەری و خاکی عێراق و هەرێمی کوردستان ئەنجامدا. بەڕێزان، لە ئەنجامی گفتوگەکانمان بۆ دەربازبوون لەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان تێیدا هەرێمی کوردستانی تێدایە و مەترسی حتمی داگیرکاری بەشێکی زۆر لە خاکی هەرێم ئەگەر هەیە بەری پێنەگیرێت، ئەگەر بەری پێنەگیرێت چەند خاڵێک وەک ڕاستپارەی کۆبوونەوە و یاداشێک وەک مەترسی دەخینە بەردەستی بەڕێستان کە خۆی لەم خاڵی خوارەوە دەبینێتەوە. بەشی یەکەم، لەشکرکێشەکانی تورکیا و هەوڵی داگیرکاری خاکی هەرێم سەبارەت بە لەشکرکێشی و هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر خاکی هەرێم ئێمە هۆشیاری تون دەدەینە لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێم و عێراق و یۆنامی و باڵێز و نوێنەراتی وڵاتان لە هەرێم کە دەوڵەتی تورکیا مەبەستی داگیرکاری گەورەی هەیە بە شێوەیەک دەستی بە هەنگاونان ناوە بۆ ناو خاکی هەرێم کە نیەتی گەڕانەوەی نییە. بۆ ئەم مەبەستەش لە ئێستادا تورکیا ئامادەکاری زیاتری کردووە لە ڕووی سەربازی و لۆجستیەوە تا ئێستا بە دیاریکراوی 37 بارگای گەورە و 41 بارگای بچووکی لە هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێم هەیە. لەلایەکی ترەوە بەهۆی بردوما و لەشکرکێشی سوپای تورکیاوە تا ئێستا زیاتر لە 650 گوند چۆڵ کراون بە دیاریکراویش لە ساڵی پارۆ تا ئێستا 34 گوند بە چۆڵ کران و چەندین تریش لەبەردەم مەترسی چۆڵکردندان. هێزەکانی تورکیا لە هەندێک شوێن لە 5 کیلومتر بۆ دا لە هەندێک شوێندا 20 بۆ 30 هاتوونەتە ناو خاکی هەرێمی کوردستان و بارگای سەربازیان لێ جێگیر کردووە. پێویستە پەرلەمانی عێراق بە پێی یاسای بەرکارەکان و پاراستنی سەروەری خاکی ئاسمان و وڵات هەوڵی جدی بدات بۆ بەرگتن بە هێرشی لەشکرکێشی سوپای تورکیا لە نێو خاکی هەرێم و عێراق، بە تایبەتی قەدەغەکردنی ئامانجی خەڵکی مەدەنی و هێرش بۆ سەر گوندەکانی هەرێم کرد لە 2 هەفتەی ڕابردوودا لە چەند شوێنێک ژمارەی قوربانی مەدەنی لە ئەنجامی هێرشەکان لێکەوتوتەوە. سوپای تورکیا لە سنووری ناحیەی باشیک نزیکەی 100 کیلومتر هاتوۆتە پێشەوە و بنکە و بارەگایان چەسپاندە و تەنیا 20 کیلومتر دوورن لە شاری موسڵۆ. بە پێی زانیاریەکان هەواڵەکانی ئێستا و چڕکردنەوەی پەلاماردانەکان بۆ ئەوەیە دەیەوێت سەرەتا شریتێک بە درێژایی هەموو سنوور قوڵایی 30 بۆ 40 کیلومتر داگیر بکەن و هێزی سەربازی خۆیان لەو ناوچانە جێگیر بکەن. پێشبینی دەکرێت ئەگەر ئەو هەنگاوانەی بۆ بنرێت سەرکەوتوو بێ ئەوە هێزەکانی بەناوەندی سەربازگەی باشیکەوە گرێ بدات و دواتر کار لەسەر داگیرکردنی موسڵ کات. بۆیە حکوومەتی عێراقی فیدرال لەبەردەم بەرپرسیارەتی گەورەدایە بۆ پاراستنی سەروەری خاکەکەی و دوورخستنەوەی مەترسی داگیرکاری تورکیا لە بەشێکی گرنگ و فراوانی خاکی وڵاتەکەی لەگەڵ جێبەجێکردنی بڕیارەکانی پەرلەمانی عێراق و هەرێم و کوردستان سەبارەت بە دەرکردنی هێزەکانی تورکیا لە نێو خاکی عێراق و هەرێم. سێهەم، لایەنە ئەمنیەکانی هەرێمی کوردستان و عێراق کاری جدی و مکوور بکەن بۆ نێشتن و بەرگریکردن لە تیرۆری هاوڵاتیان و چالاکوانی بەشەکانی تری کوردستان لە نێو خاکی هەرێمی کوردستان و پاراستنیان وەکو میوانێک لە ڕووی ئەمنیەت و ژیان و ماڵەوە. لەلایەکی ترۆ پاراستنی پەنابەرانی سیاسی خەڵکی مەدەنی لە کەمپەکانی ناوخاکی هەرێمی کوردستان کە ناوبەناو دەکرێنە ئامانجی فڕۆکە و بردومانی سوپای تورکیا بە بەهۆی بردومانی سوپای تورکیاوە شەهید و برینداریان لێ دەکەوێتەوە کە ئەمە تاوانێکە دژ بە مافەکانی پەنابەری و مافی مرۆڤ لە هەموو دنیادا. 4. پەرلەمانی عێراق بەرپرسیارە لە پێداچوونەوە بە ڕێکەوتنی ئەمنی نێوان هەردوو دەوڵەتی عێراق و تورکیا بە جۆرێک کە ڕێگا لە داگیرکاری دەوڵەتی تورکیا بگرێت لە نێوان خاکی عێراق و هەرێمی کوردستان. 5. سەرجەم کۆنسڵخانە و نوێنەرایەتی وڵاتان لە هەرێمی کوردستان و ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەگرتوەکان و نێردەی تایبەتی نەتەوەیەگرتوەکان لە بەردەم بەرپرسیارەتیدان لەسەریانە کاری جدی بکەن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و فشاری بەهێز لەسەر دەوڵەتی تورکیا دروست بکەن هەرچی زووە بۆ ڕاگررتنی هێرش و لەشکرکێشەکانی چونکە لەشکرشەکانی چوونە دەرەوەی لە خاکی هەرێم چونکە شوێنەکان خۆیان لە پێش هێرش و لەشکرکێشەکانی ئەمیدایە و
ئەم دایە و گەڕانەوەیان بۆ چارەسەری ئاشتیانەی دۆزی کورد لە تورکیا، ناچارکردنی بە لێدانی پاراستنی ئارامی ناوچەکە و کۆتاییان بە هێرش و بردومانی گوندەکانی کوردستان لە کاتێکدا کە سوپای تورکیا بێگوێدانە خەڵکی مەدەنی لە قوڵای خاکی هەرێمی کوردستان ناوچەکانی دوو لە سنووری وڵاتەکەی هێرش و بردومانی چڕ دەکات لە ئەنجامدا هەوڵاتانی مەدەنی دەبنە قوربانی و لە حەوت ساڵی ڕابردوودا 113 هەوڵاتی سیڤڵ شەهید بوون کە لەنایەندا ژمارەیەک زۆری منداڵ هەیە. دەبێت هەچی زووە ئەم کارە ڕابگیرێ و سەرکۆنە بکرێت لە کاتێکا کە دیموگرافیای ژینگە و سروشتی کوردستان تێک دراوە و بە چەکی کیمیاویش هێرش کراوەتە سەر ناوچەکە. بەشی دووەم، دۆخی هەرێمی کوردستان و مەترسیەکان و چارەسەر. سەبارەت بە مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان پێمان وایە کە دەبێت حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی جدی لەگەڵ حکوومەتی فیدرال کەونە گفتوگۆی بابەتیانە و ئەو بابەتانی هەڵپەسێردراون چارەسەر نەکراون لە نێوان هەردوولادا هەرچی زووە چارەسەری بنەڕەتی بۆ کێشەکان بدۆزنەوە و بە تایبەت مەلەفی سوتەمەنی وزە کە گەورەترین بابەتی ناکۆکیە لە ئێستا و لە هەردوولا پێداگری لەسەر خواستەکانی خۆیان دەکەن. پێویستە دەستور بکرێتە خاڵی یەکلاکەرەی دۆسیەکان و هیچ لایەنێک بە پێی مەزاجی کەسی و حیزبی و بیل لە بابەتەکە نەکاتەوە بڕیا لە دۆسیەکان نەدات. لە بەرامبەردا دەستور بکرێتە بنەمای پەیوەندیەکان و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ دۆسیەکانی نێوان هەردوولادا. دوو، نابێت بە هیچ جۆرێک دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ڕێگە بەخۆیان بدەن سەرکێشی بە کیان و سەروەری خاکی خەڵکو و خاکی هەرێمی کوردستانەوە بکەن و پێدابگرن لەسەر خواستە دارایی و ئابوووریەکانی خۆیان کە جگە لە دەستەبژێرێکی سیاسی دەستڕێشت و هیچ کەسێکی تر سوودمەند نەبووە لەو پێداگریانە. بگرە مەترسی جدی لەسەر هەرێمی کوردستان دروست بووە کە نوێنەرەتی وێنامی چەند جارێک ئاماژەی پێکرد و لە کۆتایی مانگی ڕابردوودا باڵێزی ئەمریکا بەڕوونی ئاماژەی بەبوونی مەترسی سەر قواری هەرێمی کوردستاندا. سێ، حکوومەتی عێراق وەک دەوڵەتی فیدرال لە سەرەتی شایستەی دارایی ژیانی خەڵکی هەرێم و سەروەری خاکی هەرێمی کوردستان نەکاتە بەشێک لە ململانەی سیاسی یاسایی و ئیدارەکان لە پێناو سزادان بەشێک لە سەرکردە سیاسەکانی هەرێم چارنووسی خەڵک و خاکی هەرێمی کوردستان بکرێتە بەردەم مەترسیەوە. عێراق خاوەنی دەستورێکی فیدرالیە و دەبێت بۆ هەر هەنگاوێک پەنابرێتە بەر دەستور و سەرپێچیکاران ئەگەر هەبن بە پێی دەستوری یاسا بەرکارەکان مامەڵان لەگەڵدا بکرێت نەخسادانی بە کۆمەڵی گەلێک بەشێک لەو دەوڵەتە فیدرالیە. بەشێک لە دەسەبرێژانی و کەسایەتی سیاسی ئەکادمی چالاکوانی مەدەنی ڕۆژنامەنووسانی کوردستان 2 حوزەرانی ساڵی 2022 مێرگەپان سلێمانی کوردستان.